ئێمە وەکو چالاکوانی بواری مەدەنی لە بەتایبەتی ناوچەی سیدەکان دەڤەری برادۆست کە لە مەناعاتی ئەو هاوڵاتی و ئەو گونشین و جوتیارانە تێدەگەین کە زۆر لە مەترسیدانە خاستن ماڵ و منداڵ و شینایانەی کە کردیتیانە مەڕ و ماڵات و هەنگ و هەنگداری بەداخەوە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ئاوڕی لێ نەدایتەوە لەو مەترسیانان ڕزگار بکە. دیارە داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە ڕێی نوێنەرایەتی دەرەوە ئاگداری وڵاتانە بکاتەوە کە ئەگەر هەرچی نەبی لە وەرزی دروێنەیان لە وەرزی مەسەلەن بەرەبوومی جوتیاران و هەنگەوانان مەترسی لەسەر ئەو ناوچانە نەبن چکە ماڵ و منداڵشیان لە مەترسیدا نەک هەر مەڕ و ماڵاتوانە. لە چەند ڕۆژی ڕابردوو زیاتر لە 27 سەر 40 ئاژەڵی گوندنشینان لەڕێن هێزی پاسدارانی ئێرانەوە بردراینە لەو 2 هەفتەی پێش ئێستا. بەداخەوە ساڵانە بردومان دەکرێتن ناوچە سنووریەکان بەداخەوە کە بۆتە هۆی چۆڵکردنی ژمارەیەکی زۆر لەو گوندانی ئەو ناوچانی کە بردومان دەکرێتن زەرەر و زیانێکی زۆر هەم لە کوشت و کاڵی ئەو ناوچەیە و هەروەها ئاژەڵداری ئەو ناوچەیە داوە کە بینیمان ئاژەڵان کە سوتێنراون بەهۆی ئەو بردومانکردنەکە و داواکاریشن لە ئەو کۆمپانیا یاخود هەر لایەنێک بوویتە هۆی زیانگەیاندن بە ژینگەی هەرێمی کوردستان بە یاسای پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان سزا بدرێتن یاخود ئیجراعاتی پێویستیان لەگەڵ بکرێتن بۆی قەرەبووی ژینگەی هەرێمی کوردستان بکەنەوە.